گوڵە جوانەکانی من بەیەکەوە باسی بابەتی چاوشارکێمان کرد و زۆر بە جوانی خوێندمانەوە باسی ئەوەشمان کرد کە سوود و زیانەکانی چ بوو. ئێستاش ئێوە یەک بەیەک بۆم دەخوێنەوە. باشە؟ ئامادەن؟ زۆر باشە. چاوشارکێ چیمەن و چیاو چرۆ لە ژێر دار چناری دەیەکەیان یاری چاوشارکەیان دەکرد. چیا ویستی لە پشت دارێکدا خۆی بشارێتەوە. سەیری کرد هێلانەی چۆلەکەیەک لەسەر دارەکەیە. چیا گرتن و ئازاردانی باڵندە کارێکی پەسەند نییە، بۆیە چیا لە ڕەفتارەکەی پەشیمان بووە و وازی هێنا. دواتر هەرسێکیان دەستیان بە یاری چاوشارکێ کردەوە و ڕۆژەکەیان بەخۆشی بەزەر خەریک بوو بچێتە سەر دارەکە بێچووە چۆلەکە بگرێت، بەڵام چیمەن و چرۆ پێیان گوت خێریک بوو بچێتە سەر دارەکە بێچووە چۆلەکە بگرێت، بەڵام چیمەن و چرۆ پێیان گوت چیا گرتن و ئازاردانی باڵندە کارێکی پەسەند نییە. چاوشارکێ چیمەن و چیاو چرۆ لە ژێر دار چناری دەیەکەیان یاری چاوشارکیان دەکرد. چیا ویستی لە پشت دارێکدا خۆی بشارێتەوە، وازی هێنا. دواتر هەرسێکیان دەستیان بە یاری چاوشارکێ کردەوە. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.